لە پای خزمەتی بەردەوام و ئەرکی قورسی سەرشانیان ئەنجومەنی خوشکانی کۆمەڵ لقی پیرەمەگرون لە پرۆژەی خێزانی بەختەوەر ڕێزێنانیان بۆ ژمارەیەک ژینگە پارێز ساز کردووە و دیاری جەژنیشان پێشکەش دەکەن. ئەم پرۆژەی دوو مادە یعنی لە خۆگرێ هەم معنەوی و هەم مادی. پرۆژەکەمان ئەو مادەیە کە خێرخوازان هاوکاریمان بۆ بکەن بۆی هاوکاری ئەو گەنجانە بکەین کە تا ئێستا ژیانی هاوسەرگیریان پێک نێنا بۆی بتوانین هاوکارێک بین بۆ ئەوانە و ئەو کەسانەی کە کێشە و گرفتیان هەیە لە ڕووی معنەویەکە بتوانین ئینشاءڵڵا کێشەکانیان بۆ چارەسەر بکەین و لەگەڵ ئەوەشدا زۆر بابەتی تریشمان لە خۆ گرتووە. سواز بۆخوا لە مانگی 6دا ئێمە دەستمان کرد بە چالاکیەکانمان. یەکەم چالاکی تایبەت بوو بە ژینگە پارێزان بەڕاستی ئەوانە کە کەسانی گرنگن لە کۆمەڵگادا بە پێویستمان زیانی کە یەکەم کەسەوان بەسەرکەینەوە هەم دیاری جەژنیشمان بۆ ئامادە کرد کە لەلایەن خێرخوازانەوە هاوکاریمان کراوە. خی گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە. ئەمڕۆ ئێمە وەکو ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەر لقی پیرەمەگرون هەستاوین بە سازانی چەند چالاکیەک بۆ ژینگە پارێزان کە 44 ژینگە پارێز پێکدێت کە هاوکاریان دەکەین و بەسەریان دەکەینەوانێ وەکو ڕێزگرتنێک بۆ ئەوان وەکو کۆمەڵەی بەختەوەری خێزان کە هەستاوین بەم پرۆژەیە بۆ ئەوەی کە چەند پرۆژ و چالاکیە بکەین وەکو کۆمەڵی دادگەر لە پیرەمەگروندا. مامۆستایەکی ئاینی دەڵێت ژینگە پارێزان شیاوی ڕێزلێگرتن و پاداشتن چونکە ئەرکێکی قورسیان لەسەرشانە و پێویستە هەموو لایەک هاوکاریان بکەن. چۆن ئێمە پێمان خۆشە ماڵ و منداڵمان پۆشتە بێت، چۆن پێمان خۆشە سفرە و خوانمان ڕازاوە بێ بە هەمان شێوە دەبێت ئەوانیش هەر هەمان هەڵوێستیان هەبێ و ماڵ و منداڵی خۆیان دڵخۆش بکەن و دیارە منهانی خێرخوازان دەدەم کە بڕێک لە پارەکانی خۆیان لە سەرمایی خۆیان بگرنەوە بیدەن بە ئەم جۆرە خەڵکانە. بەڕاستی ئەمانە ئەگەر بڵێم لە مستەوای ئەوانەدان کە بێباوک و بێ سەرپەرشتن ینی کەمترنین لە ئەوان بەڕاستی ئەوانیش پێویستیان بە ژیانە. پرۆژەی خێزانی بەختەوەر هەر جارە و چینێک بەسەر دەکاتەوە جگە لە هاوکاری مادی ئەرکیان ڕێنوێنی و کردنەوەی خولی گەشەپێدانە بۆ لاوان هەروەها چارەسەری کێشە خێزانیەکان و کێشە کۆمەڵاتیەکان لە ڕێگەی کەسانی شارەزاوە. ئامانجیان دەڵێن بەدەستێنانی خێزانێکی بەختەوەرە. ڕامی عوسمان کەناڵی پێیام سلێمانی.